ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕێ تۆفیقم لە خێوشی پانۆراما پێتان گەیشتنەوە بۆ قسەباسکردن لەسەر کەرکووک لە نێوان پیلانی ئیقلیمی و هەروەها ناوخۆییدا. هەومان نەزانین ماوەیەکی زۆرە ینی هەوڵێکەیە بۆی کە کەرکووک بە تەواوەتی داببڕێدرێت لە مەسەلە نەتەوایەتی و هەروەها بەپێی ئەو مادە و یاسایانی کە لە دەستوری عراقی داهاتووە بۆ چارەسەرکردنی کێشە درێژخایەن و مێژوویەکەی بە تەواوەتی لەو بابەتە دوور بخرێتەوە. هەومان نەزانی دوێن یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوەیشی هەبوو لەگەڵ هەندێک لە لایەنەکانی کەرکووک بە تایبەت لەسەر بۆ نمونە دانانەوەی ڕاکانجبووری جارێکی دیکە کە وەک پارێزگاری بۆ وەکارەت لە کەرکووک بەردەوام بێ لە کارەکانی و ئەو کەسەی دیکەی کە نێراوە بۆ بەغدا لە شوێنی ڕاکانجبووری سوێندی خوار لە ئەنجومەنی نوێنەران. واتە ئەمە جارێکی دیکە ئەو دەرگایی داخست کە ئەم پۆستە قسە و باسی لەسەر کرێ لە داهاتۆ بە تایبەتی کە پۆستەکە پۆستی کووردە بە پێی ئیستیحقاقی هەڵبژاردنەکان. و هەمووشمان نەزانین لە ئێستادا جموجوڵێکی هەرێمایەتی هەیە بە تایبەت لەلایەن وڵاتی تورکیاوە و هەروەها هەندێک لە سەرکردەکانی سونە لێرە و لەوێ دەچنە تورکیا و هەروەها وڵاتانی هەرێمایەتی و وڵاتانی کەنداو بۆی کە لەسەر دۆخی عراق و گشتی لەسەر دۆخی کەرکووک قسە و باسییان هەبێ و سیاسەتێکی هەمەلایەنی خۆیان هەبێ بۆ ئەو بابەتە کە ئەوان هاو ئاهەنگ بن لەو بارەیەوە. کورد چۆن نەتوانێت سیاسەتی داهاتوو ڕێخاتەوە لە کەرکووک ئەگەر پۆستی پارێزگاری کەرکووک بە وەکالەت لە جارێکی دیکەشە بدرێتەوە بە ڕاکانجبووری هەڵوێستی کورد و لە نێویاندا یەکێتی نیشتیمانی کوردستان چییە بێت؟ ڕێگا چارە دەستوریەکان جارێکی دیکە پێی پێ ئەبرێتەوە یاخود نەخێر بڕیارە سیاسیەکانن کاتوانن مەسەلەی کەرکووک جارێکی دیکە یەکلا بکەنەوە و تا ڕادەیەک دۆخەکە بەرەو ئارامی بەرنەوە. گفتوگۆکەم لەسەرم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک حەسەن بارام چاودێری سیاسی کە لە ستۆدیۆ لەگەڵمە. کاک حەسەن بەخێر سپاس دەکەم. هەروەها برای بەرەزمە کاک شێرزاد سەمەد کادری پێشکەوتوو یەکێتی کە بە سپاسەوە بە ڕێزیشان لە کەرکووک لەگەڵمان. کاک شێرزاد بەخێربی سپاس. کاک حەسەن ئەگەر لە جەناب تۆ دەست پێ بکەم یعنی ومان نەزانین دۆخی کەرکووک لە ڕابردوو لە ئێستا دڵنیاین لە داهاتوو ژیانی دۆخێکی تا ڕادەیەک نەخوازراوە و دۆخێکی سەپێنراوی ژەبێت لەو شارەدا. ئەوەشی کەی بینین بە سیاسەتە شۆڤێنەکان و هەروەها سیاسەتی هەرێمایەتی و هەروەها تا ڕادەیەک ناوخۆییش کە ینی بەڕاستی نایەنێت دۆخی کەرکووک ئاسایی بێتەوە ئەتوانین بڵین لە داهاتووە چیمان پێڵێ ئەم دۆخە کەرکووک بەرەو شۆ چێ ناوچە جێناوەکان چی لێ بەسەریە بەڕاستی؟ زۆر سپاس بۆ جەنابێتوە بۆ میوانە بەڕێزەکەتان وەسڵاو بۆ بینەرانی کەناڵی کورسانویزی ئازیز. قسەکردن لەسەر کەرکووک بابەتێکی هێجگار گرنگ و هەستیارە بابەتێک کە زۆر دێنێ قسەی لەسەر بکەی بەڵام هەر قسە و گفتوگۆ و لێدوان و خستنە ڕووی هەر پێشنیار و تێبینیەک دوجار ئەگەر هێزە سیاسیەکان و کارکتەرە سیاسیەکان کاری لەسەر نەکەن وەک ئەو وایە کە ئاسنی سەد کوتابێن. بەڵگەشمان بۆم قسەیە ئەوەیە کە بەداخەوە ئێمە نەمانتوانیوە ئەزمون لە ڕابردوو وەربگرین و خوێندنەوەیکی دروستمان بۆ هاوکێشەکانی عێراقی ئەقلیمی نێودەوڵەتی نەبووە بۆیە پرسە گرنگەکانی چارەنووس بە کورد و خەڵکی کوردستانەوە هەمیشە پراوێز دەخرێ و ئاستەنجی زۆری بۆ دروستەکەی لە نمونەی کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم کە لە خانەقین و خورمات و داقوق و کەرکووک و دبس و مەخمور و شنگا لەگرێتەوە کە ئەمە لە ساپەنجای خاچی کوردستانە و ئەو خاکەشتانێک کە سەدان دەیان ساڵە ئەو بگرە سەدان ساڵە کورد قوربانی بۆ دەدا و ڕۆڵەکانی یەکاتە قوربانی. بینە سەر ئەوە ئەو هەلوو دەرفەتانە چی بوون لە بەردەم کووردا لەبەر ململانەی حیزبی نەتوانرا بقۆزرێتەوە و بە قازانجی کەرکووک و ئەو ناوچانە بەکار بهێنێت. هەلمان هەبووێمە لە ڕابردوو هەلەکان تا ڕادێک ینی ئێمە لە کەرکووک کۆمەڵە کاری باش بووین کە و کات پێکەوە بووین بەڵام ینی وەکو جەناب دەڵێن هەلەکان لە دەستمانە هۆکارەکە شێ بوو. بەڵێ بزن قسە لەسەر هەلەکانەکەین. هەلەکان دوای ڕووداوەکانی 2017 ئەو کاتە ئەنجومەنی پارێزگاکان مابوو کورد لەوێ زۆری نەبوو. لە ناو کوردیشە لەبەر کۆمەڵی هەلومەرج برادرانی پارتی دیموکراتی کوردستان زۆری نەبوون لە ناو کوردەکانیشا لە کەرکووک بە پێچوانەیەوە کە کەرکووک مەیدانی
یەکێتی نیشتمانی کوردستان بوو. دوای ئەو ڕووداوانە دەرفەتێک هاتە پێش کە کارتی ئەنجومەنی پارێزگا بەکار بێت لە دژی ئەوەی لە دوورخستنەوەی ڕاکانجبووری. بەڵام بەداخەوە ململانەی حیزبی وای کرد ئەو دەما برادرانی پارتی دیموکراتی کوردستان نهات نەژێر ئەو بارەی تاکو لەگەڵ نوێنەکانی یەکێتی نیشتمانی کوردستان و یەکگرتوو و شوعیش نوێنەری هەبوو لایەنەکانی تری شێ بوو بۆ ئەوی پێکەوە زۆرینەیەک پێک بێن و بتوانن لە ڕووی قانونیەوە ڕاکان جوبوری لە کار بخەن. ئەمە فرسەتێ بوو بەڕاستی ئەو فرسەتە نەقۆزرایەوە و بەکار نهات. دوای ئەمە ئەنجومەنی پارێزگاکان لە کارخرا کە لە کارخرا ئیتر هیچ دەسڵاتێک بەدەستی کوردەوە نەما لە ئاسی کەرکووکە بۆ ئەوەی بتوانێت ئەو پۆستێک بڵێ ئەمە یەک دوو لەوەشیان مەترسیدار هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانم کە خۆتان نزان تا ئێستاکە نەکراوە بۆیە ئومێدێکە بۆ کورد کە ئەو هەڵبژاردنە بکرێ بتوانێت کوردجارێکی تر زۆری نەبێنێتەوە دۆخێک دروستکە کە لە ڕووی یاسایی و دستوری و شەرعیەوە کەرکووکیش ینی تایبەتمەندی پێ نەدرێ و کاتێ یاخود بەدەر بکرێت لەو هەڵبژاردن بینیمانە لە بێگومان ئەگەر ئەو ململانی کە لێرە هەیە بگوازرێتەوە بۆ کەرکووک وەکەوەی کە ئێستا هەیە ئەو کاتێش باجەکەی قورسرە بێت. کۆمەڵێک دەرفەتی تر لە بەردەستی کووردا هەبوو بەداخەوە بە ئێستاشەوە نەتوانرا بقۆزرێتەوە. دەرفەتێک لەو دەرفەتانە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو لە 2010 یعنی لە 2010 من لێرەوە پرسیارەکەم هێزە سیاسی کوردیەکان لە چی ڕەتەچە و لە چی ڕێکەوتنێکیانە لەگەڵ لایەنەکانە مەرجیان ئەوە بوو کە پارێزگاری کەرکووک کورد بێت کە ئەو ناوچانە ئاسایی بکرێتەوە کە کۆمەڵی بابەتی سنوور و خاک و نیشتمان هەیە لەوێ بەداخەوە کورد بە پەرتەوازایی چووە بەغدا بۆیە نەمانتوانی نەدەستکەوتی نیشتمانی و نەتەوەی بچینینەوە نەدەستکەوتی مادی بەڵگەش بۆ ئەوەی کە تا ئێستاکە کێشەی موچەمانەیە کێشەی میزانیمانەیە کێشەی خاڵە دوستوریەکانمانەیە جێبەجێ نەکراوە ئەوەی نەچووە بچێت کە تۆزێکیشی چووە ئەم هەڵبژاردنەیە ئەم هەڵبژاردنە دەبێت هەر ڕێکەوتنێک لەگەڵ هەر لایەنێکی سیاسی عێراقیە دەکرێت دەبێت ئەو لەوێت بۆ کەرکووک بێ بۆ خاک بێ ئەم هەڵبژاردننی ئێستا کرا بەڕێوەچوو بەڵێ بەڵام من دەمەوێت لەسەر ئەوە قسە بکەم ئەوەندەی من بزانم تەنها لایەن لە هەرێمی کوردستان لە هێزە سیاسی کوردستانەکان تەنها پارتی دیموکراتی کوردستان چۆتە ڕێکەوتنەکەەوە نەیەکێتی نە لایەنەکانی تر کە کورسیان بەدەستێناوە تا ئەم دقەیە هیچ ڕێکەوتنیشیان نەکردو بەڵام پرسیارەکە لێرەوە ئەوەیە ڕێکەوتنی برادران لە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ تیاری سەدری و سونەکانە زەحمەت نەبێ بۆی ئێمە ئاسوودەکا بۆی کەرکوچەکان و خەڵکی ئەو ناوچەیە دڵخۆش بکەین پێمان خۆشە هەندێک لەو خاڵانەی کە پەیوەستن بە خاکەوە و بە چارەنووسی کەرکووکەوە بیخەنە بەردەستی خەڵکی بڵاو بۆ ینی کەم تا زۆر لە ڕاگەڵێ هیچ خاڵێکی ئەمە مەزاجیە من دەڵێم ئەمە هینشی ئەوەیە یاڵێم ئەجینا بە فەرمیە ئەتێ بەڵێ ئەجینا تا ئێستاکە یەک دقێک پەیوەست بێ بە کەرکووک کۆی کێشەکانی کەرکووک و ناوچەکان ئەو ناوچانی کە لە بەردەستی حکوومەتی ناوەندان تا ئێستاکە خاڵێک پێش نەخراوە یان خاڵێک نەکراوەتە مەرج بۆ ئەو ڕێکەوتنانە ئەمەش هەلێکە کە من ئومێ دەکەم یەکێتی نیشتمانی کوردستان لە هەر ڕێکەوتنێکە کە دێشتا نشۆتە ناو پرۆسی ڕێکەوتنەکانەوە و هێزەکانی تر ئەم هەڵەیە دووبارە نەکەنەوە بۆیە بابەتی دەستور مادەی 140 کەرکووک بکەنە ئەو لەوێت لە هەر ڕێکەوتنیەکە کە لەگەڵ لایەنە شیعە سونیەکان ئەنجامیەدەن کە هێشتا نەخۆتان نزانن حکوومەتی عێراق تەنگەژە و ئاستەنجی زۆری لە پێشەوە نەیتوانێت حکوومەت پێک بێ و ئایندێش زۆر ڕوون نییە دەگاتەری بۆیە لێرەوە هیوادارم یەکێتی نیشتمانی کوردستانیان هەر هێزێکی کوردی کە ڕێکەوتنەکە ئەگەر قسە لەسەر ئەوەیە کەرکووک سەرڕما کەرکووک ئێستا و ئایندەمانە کەرکووک مان و نەمانمانە ئەگەر کەرکووک دڵ و قوچە دەبێت هەر ڕێکەوتنێک هێزێکی سیاسی لە بەغدا بیکە چارەنووسی کەرکووک و ئەو شارانە قسەیتیان نەکرابێ ئەو ڕێکەوتنە بۆ خەڵکی کوردستانیە یان لانی کەم بۆ لە 150 خەڵکی کوردستانی خاچی کوردستان و خەڵکی کوردستانیە کە ئێستا لەژێر دەستی سوپای عێراقیە دەست خۆش کاگە حەسەنیان دێم و خزمەت جناب کاک شێرزاد سەمەد جەناب کادری پێشکەوتوو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستە وەکو یەکێتی لە زاری خۆیەوە کە هەمیشە لە ڕابردووە لە ئێستاوە دڵنیان لە داهاتوو شار ئەو قسەیە بێکاڵێک کەرکووک ئێمە ینی لە سیاستمانە نەگۆڕە و لە پەیوەندی و لە
هەر گفتوگویەک کە بۆ پێکێنانی حکوومەتەیەک لە دوایەکەکانی عراق بێت سازش لەسەر کەرکووک ناکەین. بەڵام ئاخۆ من ئەوە ئەپرسم، ینی ئەو دۆخی کێسا لە کەرکووک ئەگوزارێت و ئەو نەهامەتیانی کە بەسەر کەرکووک و کەرکووشیەکان دێ و ئەوەی کە لە سیاسەتی ناوخۆیی و لە هەرێمایەتیە کە پیلانجێڕیە و لە کەرکووک دەجێڕێت، یەکێتی نیشتیمانی کوردستان هەر خۆی توانیوێتی بەرپەرچی باتەوە یاخود نەخێر یەکێتی ژلابوو دەبین و ئیلا بێ لەگەڵ لایەنە کوردستانەکانی یەکدەنگ و کۆدەنگ بن بۆەوەی کە بتوانن ینی بەرپەرچی هەموو پیلانجێڕانە بنەوە. بەڵێ زۆر سپاس. سڵاو ڕێزم بۆ سەر زەمبیلەرانی تەلەڤیزیۆنی کورسات نیوز و بە تایبەت بەرنامەی پانۆرامای سەرکەوتوو و هەروەها هاوڕێی خۆشەویستمان کاک حەسەن بارام لە ستۆدیۆ. دیارەگەرێ بمانەوە قسە لەسەر دۆخی کەرکووکی ئێستا بکەین، شتێکەوە ئەگەر بمانەوە بچینەوە سەر مێژووی کێشە ململانەکان و یاخود بڵێن چۆن کورد لێرە پاشەکشەی کردووە نەوعەما تا ئەمڕۆکە کە دۆخێکی نەخوازراوە بەدڵی هیچ کەسێک نییە، هیچ تاچێک نییە لە شاری کەرکووک و لە هەموو کوردستانیان. دوو بابەتی جیاوازە و ئەگەر ئێمە بەبیری هەموو لایەکی بێنینەوە کاتێک کە لە 2023 بەدواوە کورد هاتە ئەم شارە و دەسەڵاتی گرتە دەست لەم شارەیە، دوای ئەوە چوینە ناو بەپێی پرۆسەکانی هەڵبژاردنەوەوانە. دیارە لیستی برایەتی لە ساڵی ئەگەرەڵە نەبوو 2005 بوو لە انتخاباتی مەجلیسی محافەزە لیستی برایەتی ئەوە دەست پێشخەرێکی گەورەی یەکێتی نیشتیمانی کوردستان و خەمخۆری یەکێتی نیشتیمانی کوردستان بوو دەو سەردەمەدا کە بەهێزترین پێگەی یەکێتی کەرکووک بوو، بەهێزترین جەماوەری لە کەرکووکە هەبوو، لەگەڵەوەشا شەراکەتی هەموو لایەنە کوردستانیەکانی پێشنیار کرد و لیستێکی برایەتی سەرکەوتووی پێشنیار کرد. تایدا ئەندامانی ئەنجومەنی پارێزگا لەو لیستەدا کە لیستی برایەتی بوو کوردی تیا بوو، عەرەبی تیا بوو، تورکمانی تیا بوو، وەکو پێک هاتە، وەکو لایەنە سیاسیەکان یەکێتی تیا بوو، پارتی تیا بوو، برادرانی یەکگرتو و ئەحزابی تریشی تیا بوو. ینی بۆ ئەمە بۆ مێژوو یەکێتی لەو بوارەدا کەم تەرخیمی نەکردووە کە هەوڵی داوە دۆخی کەرکووکی بە شێوەیەک خوێندوێتەوە بە تایبەت لە ڕوئیای جەنابی مامجەلالە لە نەسیحەتەکانی لە کار و کاردانەوەکانی بۆ دۆخی کەرکووک ئەوەی دەخواست ئەو سەردەما بەو شێوەیە کەرکووک لە دۆخێکی باشا بوو، بۆیە هەموو کاتێ دەڵێن سەردەمی زێڕینی کورد لە کەرکووک. بەڵام دواتر چی ڕوویدا؟ ئەوەی کە ڕوویدا دیارە خۆتان نەزان کەرکووک لە ناو سیاسەتی ئیقلیمی بە تایبەتی تورکیا زۆر چاوی لەسەر کەرکووک و ویلایەتی مووسڵە. ئێستا بە ئاشکرا نایشارێتەوە، ڕەنگە سەردەمانێک شاراوە بوو بێ، بەڵام ئێستا بە ئاشکرا نایشارێتەوە کە باس لەواکە پارێزگاری مووسڵ و پارێزگاری کەرکووکە بێ بە ڕەزامەندی تورکیادا بندرێت. هەموو ئێستا ئەوەی نەشاردێتەوە لە دوا گفتوگۆی لە دوا چوونی ئەو بەڕێزانە حەلبوسی و خەنجەر بۆ تورکیا بە ئاشکرا پێیانی وتووە. ئەمە دۆخێکە لە دەستی تەنها یەکێتی نیشتیمانی کوردستانە تا لە دوای سەردانەوە ئەو جەناو دامەژە پێداوە تا پارێزگاری بۆ وەکالەت ڕاگەری دانراوەتەوە. لە سەردەمی لە دوای سەردەمی زێڕینی یەکێتی لە کەرکووک یا سەردەمی زێڕینی مامجەلال ئیتر دۆخەکە هێواش هێواش بە شێوەیەک بە عقارێکدا ڕۆی کە خواست و ویستی حیزبایەتی و تاکڕەوی و دەسەڵات ویستی پارتی بە تایبەت بۆ ئەوەی کەوا لە کەرکووکدا دەسەڵاتی هەبێ و پێگەی هەبێ ئیتر هێواش هێواش دۆخەکە بە شێوەیەک گۆڕا کە ئیتر کورد بەرەو لێکترازانێکی ڕۆیشتا ئەمڕۆکە کە ئەو لێکترازانەی کە دروست بووە ئێمە ناکرێ هەر بڵین کەرکووک پێویستی بە یەک ڕیزیە، بەڵام ئەکرێ ئێمە لێکۆڵینەوەیەکی تەواو بکەین و بە تەواوەتی پیشانی بدەین کە بە تەنها ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێستا پەنجەی تاوانی بۆ درێژەکرێ کە لە کەرکووک دەسەڵاتە یا جەماوەری زۆرە یان بە هەر شێوەیەک وەسف ئەکرێ هەموو شتێ بخرێتە یەکێتی نیشتیمانی کوردستان. من نەک وەک کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو خەڵکی کەرکووکش چاودێری ئەوەی کە ئەیبینم یەکێتی نیشتیمانی کوردستان کەم تەرخەمی نەکردووە لەوەی کە بەڵام زۆربەی کارتە هەستیارەکانیشی بەکار نهێناوە لە چارەسەرکردنی ئەم کێشە بۆ نمونە بەرامبەر بەلایەنەکانی کوردستان کە پارتی دیموکراتی کوردستانە، وەروەها زۆر جاریش بەرامبەر بەلایەنەکانی بەغدا. کاکاو ڕێخۆتە زانانی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێکە لەو حیزبانەی کە لە بەشدارە لە دەسەڵات بەشدارە لە پەیوەندی و دەسەڵاتە چ لە هەرێمی کوردستان چ لە بەغدا. ڕەنگە زۆر کات پێویستمان بەوە بوو بێ بۆ تێکنەچوونی تەوازنی ئەو پەیوەندیانە یاک لێک نەترازانی یەکجارێکی کە خۆتان نەزانن هەر چەند دۆخی هەرێمی کوردستان ئەڵێم وەکو ئەو حکوومەتی هەرێم هەرچەند
پەیوەندی نێوان یەکێتی و پارتی باش بوو بێ گوزەرانی خەڵک باش بووە هەر کاتێ پەیوەندی نێوان یەکێتی و پارتی خراپ بوو بێ بە تایبەت حیزبە سیاسیەکانیش دۆخی گوزەرانی خەڵک بە ئەنقەست خراپ کراوە کە چونکە پارتی دیموکراتی کوردستان هەیمەنەت و دەسەڵاتی بەسەر ئەو هەرێمەیە هەیە جونگە سیاسیەکانی جونگەی دەسەڵاتە سیاسیەکان پەیوەندیە نێودەوڵەتیەکان تەنانەت فرۆشتنی نەوت ئەوە تا ئێستا بە بەرچاوی هەموو لایەکەوە ئەم هەیمەنەتە بۆ دۆخی کەرکووکیش عینی سەمەد کاکشێرزاد ئەمە کاری ڕەنگە یەکێتی نیشتیمانی کوردستان هەندێک جار تەسحیەی بە ئەو جۆرە کە ئەڵەی کارت ئەو کارتەی بەکار نەیە نابێت دۆخی ئالۆز کردبێ لەگەڵ پارتیە لەبەر خاتریەوەی لە هەرێمی کوردستان تێک نەچین بەڵام ئەمە کاردانەوە و ڕنگدانەوەی خراپی هەبوو بەسەر دۆخی کەرکووکە ئەمەش هەر تەنها یەکێتی لەی بەرپرس نییە ینی بۆی هەموو کەس بزانێت پارتی دیموکراتی کوردستان قەزیەی کەرکووک لە ئاستی تەنها دەسەڵاتی پارتی وێچێتیانە ململانەی لەسرە ململانەیەکی ئەقلیمی دەولی لەسەر کەرکووکە کێشەی کەرکووک کێشەی خاک و ناسنامەیە بۆیە هەر لە مادەی هەر لە سەرەتای دروستبوونی ئەم دەوڵەتی تازای عێراقەوە بە ناوچەی جێناکۆک و بە مادەی 140 چارەسەرکرا و هێڵدرایەوە بۆ زەمن چونکە ئەو تعریبە بەان قەستەی کە لە سەردەمی بەعسا کرابوو سڕینەوەی ئاساوارەکەی هەروە ئاسان نەبوو بۆیە نەتواندرا یا کێشەی زەوی و زارە کوشتتوکاڵیەکان ئێمە لە کەرکووک دوو لایەنی سەرەکی هەیە کە ئەگەر هاودەنگ و هاودەست بن لەگەڵ ئێمەیە دۆخی کەرکووک چارەسەرەکەن یەکیان پارتی دیموکراتی کوردستانە یەکیان بەرەی تورکمانیە چونکە ئێمە کێشەکانمان تێکەڵە بەرژەوەندەکانمان تێکەڵە لەگەڵ یەکتریان مەسەلەن بۆ بەرەی تورکمانی وەک ئێمە نوێنەرایەتی نەتەوەیەکەکە لە کەرکووکە پێکاتەیەکەکە لە کەرکووکە کە ئەوانیش خاچیان داگیر کراوە زەویان داگیر کراوە تعریب کەمی پێ نەکردوون بۆیە لەبەرەوەی ئێمە پێویستمان بە هەماهنگی لەگەڵ ئەو هێزانەیە بەڵام ئێستا دۆخی ئێستای عێراق بەگشتی چۆتە خانەیەکە و خانەی تەسەڵوتە یعنی هەوڵدان بۆ تەسەڵوتی سیاسی ئەوەی ئێستا ڕووەدا لە بەغدا کە پەیوەندی ڕاستەوخۆی ئەبێ بە ئایندەی کەرکووکەوە ئێستا ئەو کوتلەی ئەغلەبیی کە ناویان لێناوە لە سێ لایەنی سەرەکی سێ کەسایەتی تەحەکوم بەو کوتلەیانەوە ئەکەن و هەوڵی ئەوە ئەدەن کە خۆیان مەرجعیەت بن یەک مەسعود بەرزانی دوو مقتەدا سەدر سێیەم حەلبوسی بەڵام هەر ئیتفاقیەک من پێشبینیم ئەوە هەر ئیتفاقیەک هەر هاوپەیمانێتێک لەسەر ئەساسی ئەوە نەکرێت کە ڕازیکردنی هەموو لایەنەکان بێت بە تەئکید دوورمەودا نابێت بۆیە دۆخی کەرکووک ئێستا من ئالۆستر ئەیبینم لە جاران چونکە بەڕاستی پێناوەتە قۆناغێکەوە قۆناغێکی مەترسیدارە پارتی دیموکراتی کوردستان تەحالفی لەگەڵ ئەو خەڵکانەیە کردووە کە ئەوان کەرکووچیان لە ئێمە داگیر کردووە ئێستا دەست خۆش کاک شێرزاد دێمە خزمەت جانت کاک حەسەن بارام ینی ئەم بوعدە هەرێمایەتی و ئیقلیمی کە دراو بە کەرکووک ینی خۆ کەرکووک ڕاستە بۆ نمونە شارێکی عێراقیە و ئەنجا کوردستانیە و سێ پێکاتی سەرەکی تیاژی وەکە عێراقێکی بچووکراوە بەڵام پێدوانی ئەمە هەر خودی عێراقیەکان و خودی کورد وای کردی بێت کە بوعدێکی هەرێمایەتی و نێودەوڵەتی تا ڕادەیەگوگە چکە لە ڕابردوو بینیمان نەتەوەی گرتوەکان هەندێک پێشنیاری بوو بۆ چارەسەرکردنی قەزی کەرکووک باشای ناتوانرا ئەم شارە لە نێوان خودی عەرەب و خودی کورد چارەسەر بکرێت دیارە ئێمە گەرخێنەوە بۆ پێکاتەی دانیشتوان و واقعی مێژوویی و جوگرافیا بکەین لە ڕاستیدا شتێک نییە بە ناوی عێراق لە مێژووە شتێک نییە ینی بە ناوی عێراق ئەمە وای کردووە ئەو زمینی کە پێی دەوترێ عێراق بەشێکی ئێستا هەرێمی کوردستانە لە ڕووی مەزهبی لە ڕووی ئاینی لە ڕووی نەتەوەیی لە ڕووی وەلاعات و جیاوازی جوگرافی و جیاوازی جوگرافیا و جیاوازی دابوونەریت و پەیوەندی هەرێمایەتیەکانی ئەو پێکاتانە هەمووی لەگەڵ یەکە بەرژەوەندەکان جیاوازن ئەمە وای کردووە دوای 2003 جاریشی تر ئەو خاکە هەشەی کە پێی دەوترێ عێراق جارێکی تر خۆی بە شێوەیەکی تر فۆرمات کردەوە مەسەلەن شیعە هێندە وەلایی بۆ پرۆژەیەکی شیعەگەرای هەرێمایەتی هەیە کەمتر ئینتمای نیشتمانی هەیە ئەمە بۆ تورکمانەکانیش بە هەمان شێوە عەرەبی سونە
لەسەر دوو وەتەر ئیشان کرد وەتەری خەلیج وەتەری تورکیا یعنی لەم دوو چاوگەوە خۆیانە تەغزیا کرد بۆ پاڵپشتیکردن و بۆ وەرگرتنی هەر ئاراستەیەکی سیاسی و پاڵپشت کوردیشمان بیر نەچێت دابەشبوونی هەبوو لەسەر بەڵێ ئەنجا ئێستاکە ئەگەر دیقەتی هاوکێشە عێراقیە کەرکووکیە عێراقیە هەرێمایەتەکە بدەین تا دێ ئالۆز دەبێت ئەم ئالۆزیە بە تایبەتی لەم چەند مانگەوە زیاتر ئالۆز بووە ڕەنگە ئەمە باش هاوڵاتیەکە و نیشتمانی ئەمە نەبین ئێستا ئەوانی کە دەیانوێت حکومە لە بەغدا پێک بێنن سێ لایەنن دوو لایەنی سەرەکی ئەمە لە ئاستی عێراقا ڕاستەوخۆ پەیوەندیەکی استراتیژیان هەیە لەگەڵ دەوڵەتی تورکە ئەمە لێرەوە هەڕەشەیە بۆ سەر کۆی عێراق و بۆ کۆی پێکێنانی حکومەتەکەەوە دەستێوەدانی دەوڵەتی تورک و دوجار بۆ سەر کەرکووک و مووسڵیش ئەمە یەک لە ئاستی کەرکووکە سێ هێزی سەرەکی هەنجگە لە یەکێتی نیشتمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان سوننەکان بەرەی تورکمانی ئەم سێ لایەنە هەرسێکی سەرچاوەکەی کوێیە دەوڵەتی تورک یعنی ئەو سێلانە خواستیان نییە کە قەزیی کەرکووک بە قەزیەشی نیشتیمانی و نەتەوەیانە چارەسەر مادەی 100 بەڵێ ئەگەر بیرکردنەوەیکی جیاوازیان شەبێ مەسەن بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان بەو پێی کووردا و هێزێکی سیاسی کوردستان و کاریگەر و گرنگی ئەم هەرێمەیە ئەگەر دیدێکی جیاوازشی هەبێ لە مەشروعە تورکیەکە دوجار لە محەسەڵی نیایە ناتوانێت لە ژێر هەژمونی دەوڵەتی تورک دەربازی بێت چکە بووە لەبەرەوەی کۆمەڵێ بەرژەوەندی ئابووری کۆمەڵێ مەسائلی سیاسی کۆمەڵێ مەسائلی ئەمنی و سەربازی هەمووی پێکەوە گرێدا کەواتە ئێستا بۆ چارەسەرکردنی کەرکووک چارەسەرکردنیەکی کەرکووچیانە کوردانە یەکێتی نیشتمانی کوردستان لە مەیدانەکە بە تەقتەنهایە بە تەنها ماوەتەوە هیچی پێ ناکرێت هیچی پێ ناکرێ دەبێ ئەزانین چی بکە گرنگەوەی سەنگەر کاک شێرزاد ئاماژەی پێ یعنی مراعاتی هەندێک دۆخەکە یەکێتی نیشتیمانی کوردستانیش بۆ منە مراعاتی دۆخی هەرێمەکە بۆی کە تێک نەچێت ئەگەر تێک بچێت دۆخی هاوڵاتیان هەرێمی کوردستان تێگەچێت ئێ لەگەڵ بەغداش کە پەیوەندیەکانی هەیە دەبێت لەسەر بناغەیەشی پتە بێ ئەگەر داواکاریشی قورس بکە و کاتە دۆخەکەی بە تەواتی لەوێش تێگەچێت ئەزانی یعنی من پێم وایە دەبێت ئێمە کارێ بکەن ینی یەکێتی و پارتی کارێکی لەو چەشنە نەکەن هەمووشت بدۆڕێن یعنی مەسەن ئەو سراعیستە لە هەرێمی کوردستانەیە یان لە بەغدا هەیەە نیگوازنەوە کەرکووک ئەمە ئەگەر گواستیاتیانەوە بۆیە زوو گواستراوەتەوە کون و قوشبن نەماوە لەسەر ئەم ئەستێرەیە سراعی حیزبی کوردی بۆی نەڕۆشت بێت یعنی لە بچووکترین بابەتە ئێستا ئێمە یعنی بەداخەوە بەرژەوەندی حیزبی و کەسی تەحکومەکە نەک بەرژەوەندی نەتەوەیی و نیشتمانی و خاک و بابەتە هەسیار و چارە نووسان کەواتە ئێستاکە لە مەیدانی یەکلاکردنەوەی چارە نووسی کەرکووکە یەکێتی بە تەقتەنهایە ئەو جا یەکێتی چی بکات ئایا یەکێتی مەیدانەکە زیاتر بگوازێتەوە کەرکووک و ئێرش تێک بچێت چونکە ئێرە کەرکووک و ناوچەکانی هەمووی ناوچە جێناوکان زایدن بەغدا سێ معادلن هەرسێکی بە شێوەی جیاجا بە یەکەوە بەسراوە دەبێت یەکێتی بەو پێی حزبێکەوە خیتابەکەی و ڕابردووەکەی ئەوەیە کە دەوێت کوردانە کوردستانیانە نیشتمانیانە نەتەوەیانە مامەڵە بکە دەبێ وریای ئەمتی هەڵکێشە ببێت لە نێوان ئەم سێ حەلەقە هەستیارە چونکە هەرێکیشی ببچڕێنێ کاریگەری بۆ سەر دوانەکەی تریشیە بێ کەواتە لێرە یەکێتی نیشتمانی کوردستان لە دۆخێکی هەستیاری قورسایە بۆ هەڵوێست وەرگتن یەکێتی دەبێت چی بکات چی بکات خاڵی یەکەم لەگەڵ هەموو ئەو ناکۆچیانە دەبێت یەکێتی هەڵبدات لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە لە کەرکووک خاوتری بکەنەوە و هەڵدەن سیاست و توانەکان وزەکان یەک بخەنەوە لەوێ ئەوەندەی ئەکرێت خاڵی دووەم ئەوەیە بەڕاستی یەکێتی دەبێت هەوڵی لۆبیکردن بدات هەم لە ئاستی ئەقلیمیە هەم لە ئاستی هەرێمی کوردستانەوە هەم لە ئاستی عێراقا باشە و قەزی کەرکووک بکرێتە قەزیشی نێودەوڵەتی باشترەوە توانی چارەسەری بۆ بدۆزێتەوە یاخود نەخێر هەر ئەم بۆعدە ناوخۆیی و هەرێمایەتی هەبێت ینی ئێمە کۆمەڵی ئەزمون هەیە من 10 ساڵ پێش ئێستاکەش قسم لەسەر ئەو ئەزمونانە کردووە زۆر جار ئەم بابەتە لۆکالیانە دەکرێنە بابەتی نێودەوڵەتی زۆر سەقەت دەکرێن بەڕاستی یعنی بە تایبەتی بەداخەوە UN دەخالەتی لە هەر پرسێکرا کردی بێت پرسێکی نێودەوڵەتی ڕەنگە سەقەتی کرد بێ یان ئۆپشنێکی پێ بێ ئەو ئۆپشنە لە قازانجی خاوەن حەقا نەبێت ئەمە لایەنێکی تری ئەوەیە کاکە ینی ئێستاکە
ئەم دەوروبەری ئێمە و جیهان لە هەیەجانێکایە لە کۆمەڵی ئاڵوگۆڕایە یعنی مەترسی بۆ سەر هەرێمی کوردستان بۆ سەر عێراق بۆ سەر مووسڵ بۆ سەر کەرکووک ڕەنگە لە ئێستا ینی لە ئایندا زیاتر بێت چونکە هەڕەشەیەکەیە و تەماحێکی مێژووی هەیە کە دەوڵەتی تورک کاکە دەوڵەتی تورک تا ئێستاکە میزانی ساڵانەی ئەمنی و سەربازی مووسڵ و کەرکووکەوەی پێڵێن ویلایەتی مووسڵ لە میزانەی سەربازی خۆیان وەکو شتێکی معنەوی جێ کردوێتەوە یعنی چاوی بە بەردەوام لەسەر ئەم بەشەی خاکی کوردستانەیە بۆیە هەڕەشە لە ئێستا قورستر ئەوەیە بەڕاستی ڕەنگە لە ئایندەیەکە ئەم دۆخە جیهانی کە ئێستای بینی ئەزمموی ئۆکراین و رووسیا ینی بە دووری نەزانین بە دنە لێدانی هەندێک هێزی عێراقی کوردستان گۆڕانکارانی کە هەیە سەر لە جیهاندا دەگوزارە بە تایبەتیم دۆخی کە سەر لە ئۆکرانیا و داگیرکاری رووسیا بینین لێوێ ئەمە کاردانەوەی ئەبێت بۆ سەر دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لە نێویاندا عێراق و لە ورتریکەینەوە بۆ هەرێمی کوردستان و کەرکووک یعنی ئێمە زەرمەند دەبین لە پریشکێ ماگرە دوو هۆکار هەن زۆر گرنگن یعنی دوو فاکتەن زۆر گرنگ بۆی ئەوە ڕوونەدا فاکتێکیان جیهانیە ئایا لە حاڵەتێکە وڵاتی لە وڵاتەکان پەلاماری دا و بەشی لە خاکی عێراقی داگیر کرد وڵاتەکان و بە تایبەتی ڕۆژئاوە ئەمریکا دێنە کاردانەوەیان چی ئەمە یەک ئایا گەلانی عێراق وەکو ئۆکرانیەکان یەکدەنگن بە ئۆپۆسیۆن و بە مافیاکانیانەوە بە ئۆپۆسیۆن و بە کۆنە بەرپرسەکانیان و بە تازەکانیان و بە هونەرمەند و بە کچ و کوڕ و هەمویانەوە چەکەڵەگرن یەکدەنگ بن لە بەرامبەر هەر پرۆسێژی داگیرکردن ئێمە ئێستا باسەواکەین لەم ڕۆژانە ئەو سەردانەی هەلبوسی و خەنجەر بۆ تورکیا بەڕاستی بەڕاشکاوی ئەو زانیاریانی کە دزەی کردووەردەکان تیری ناکرێ پارێزگارێک بۆ مووسڵدا بنرێ ئێمە ئاگامان نەبێ ئەمە بۆ کەرکووکش باماشەوە ڕاستە باشە کەواتە ئێستاکە مەترسیەکان بۆ سەر کەرکووک و هەرێمی کوردستان زۆر لە ڕووداوەکانی 2017 و ئەم دوایانە زیاترە زۆر لە مەترسیەکانی داعش زیاترە ئەوجا ئەمە بەرەو کوێمانە بە و هاوکێشە جیهانیەکە ئەستۆ بەم هێزاناکە من جوستم ئەو بڵم ینی ئەو شەپۆلە توندەی کە دێت ینی شەپۆلێکی هەرێمایەتی توندەوە لەوە چێ ئێمە وەکو هەرێمی کوردستان و عێراقیش بەو هەشی و بەربڵاوی خۆی لەوە چێ بەرگی نەگرێ بەڕاستی دواتر دێمە خزمەت جەنابەت بۆ هەندێک پرسی دیکە بە تایبەتی لەو ڕۆوە کاگە شێرزاد ینی من ئەمەوە پرسم لە بەڕێزت دیارەوەسە یەکلا بۆ ڕاکانجبووری جارێکی دیکە لە بەغاوە فەرمانی بۆ دەرچۆ کە بۆتەوە پارێزگاری بۆ وکالەت لە کەرکووک و هەمووشمانە زانین ینی ئەو بۆعدە هەرێمەی کە هەیە و ئەو ینی هەژمونەی تورکیا کە هەیەی بەسەر ناوچەکەوە کاریگەرە بۆ ئەوەی کە جارێکی دیکە ڕاکانجبووری دەست بەکار بێتەوە ئەوە ینی یەکلا بۆ تۆ لە دەست کورد دەرچوو ئەتوانین بڵین پێشتر باسی ئەوە کرا ینی تەوازنی هێز کە بگەڕێتەوە بۆ یەکێتی لەگەڵ پارتی پاراستنی هەژمونی یەکێتیە لەو ناوچانی کە باڵا دەست بۆتیایە بە تایبەتی کەرکووک زۆر باسەکرا لەو ڕۆوە ئێستا توانین بڵین ئەمەی کە ڕوو ئەدا چ کاریگەریشێ بێ بۆ سەر هەژمونی یەکێتی و دەسەڵاتی یەکێتی و ئەو تەوازن و ئەو پاراستنی هاوسەنگی کە هەبوو هەمیشە لە نێوان پارتی و یەکێتی بەڕاستی بەڵێ کاکە هاوڕێ مەوضوعی ئێمە با زۆر ڕەشبین نەبین لە ئایندەی کەرکووک چکە بەوجودی ئەم جەماوەری کە لێرە هەیە کە جەماوەرێکە دەستبەرداری خاکەکەی نەبووە و ناشبێت بە دەلیلی ئەوەی کە ئەوەی بەسەر کەرکووک داهات لە 16 ئۆکتۆبەر چ خەڵکەکەی چ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی کە بەدەستێوەما کە دەست بەم خاکەوە بگرێت کارێکی باش و سەرکەوتوانە بوو تا ئێستا ئەمە بۆ ئایندا چۆن تەرجمە ئەەکەی چۆن زیاتر هەنگاوێک بەرەو پێش بچین لەم بوارەدا ئێمە دیارە خۆتان نەزانن ئەم هەڵبژاردننی ئاخیرەی کە لە عێراقدا کرا بە بڕیاری یان لە نەتیجەی هەژمونی شەقامەوە بوو تقریبەن کە پێشخرا هەڵبژاردن و ئەوانە ئێستا خۆتانە بینن بەوادرەکان و یان نیەتەکانی دەرکەوتووە بۆچی کاتی خۆی ڕەنگە عادل عەبدولمادی و تەقسیرەی نەبوو بێ بەڵام نیەتەکانی ئەم وڵاتە هەرێمیانە یان نیەتەکانی بەشێک لە کوتلە سیاسیەکان ئەوە بۆ زووتر بگەن بە دەسەڵات بۆ ئەوەی کەوا بتوانن لەو تەوازنە یان لەو دوو هیلالە ئەقلیمی کە دەیەوێت یا سێ هیلالە هەژمونی بەسەر عێراقدا بەسەر سیاسەتی عێراقدا زاڵکە هیلالی تورکی
کە زۆنی مووسڵە گرێتەوە هەولێرە گرێتەوە هەموو ئەوانە ئەتوانین بڵێن بە پێ جوگرافیای سیاسی خۆیان لەژێر هەژمونی تورکیادان و پەیوەندەکانیشیان دیارە لە بەرامبەریشدا ئەو هیلالەی ترکە ئێرانیە لە بەسراوە دەست پێەکە هاوسنوورە لەگەڵ ئێرانە ئەمە تەحکوم بە ئایندەی سیاسەتی عێراقەوەکە بەڵام ئەوەی جێگەی دڵخۆشکرە ناکرێ ئێمە دڵخۆشیە ناکرێ لە عێراقدا دەسەڵاتی پارێزگاکان بەم شێوە مطلقە ڕەهاییک ئێستا بمێنێتەوە ڕقیب نەبێ بە سەریانەوە چکە لە دوای هەڵوەشانەوە ئەنجومەنی پارێزگاکانیان تعلیقی ئیشەکانیان دیارە ئەم فرسەتەی بۆ ڕاکانجبوری بۆ دایان پارێزگار خوڵقان کە تا بتوانن یان بۆ هەردێک لە کوتلە سیاسەکان خوڵقان کە تا هەژمونی خۆیان لەناو ئەو پارێزگانە زیاد بکەن بە ئومێدین و هەوڵی ئەوە ئەدەین کە لە ئایندەیە مەسلەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا بێتە پێشەوە بۆ کەرکووک بە دڵنیاییەوە ئەو کاتە سەرکەوتنی ئیرادەی خەڵکی کەرکووک زاڵە بێ بەسەر ئەو ئیرادانەی هەموو هەیە چکە خۆتان نەزانن یەکێتی نیشتیمانی کوردستان لایەزار لە کەرکووک پێگەی جەماوەری خۆی لەدەست نەداوە ئەگەر بەوەی هەندێک کاریگەری بەرزی و نزمی لە دەنگەکانی تێک کەوتوێ بەڵام هیچ کاتێک بەراورد ناکرێت دەنگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەنها لە کەرکووکە 2 بۆ 3 بەرامبەر دەنگەکانی پارتیە کە بەو شێوەیە لە کەرکووک ئێوێ یان کردوێتی کە ئەوەی کردو جارێکی تر ئێمە ناسینەوە ئەو هەڵەیە یا ئەو حاڵەتەی کە لیستی برایەتی ڕوویدا بەداخەوە هەڵە نەبوو بەڵام ئەنجامەکەی بە خراپ کەوتەوە بۆ یەکێتی لە ئەنجامی نەخۆشکەوتنی هەندێک هەواڵمان یا دوورکەوتنەوەیان یان چوونیان بۆ ئەنجامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سیستەمی لیستی برایەتی وا بوو کە یەکێک لە برادەرێک دوای خۆی کە یەکنایەک پارتی وێچێتی بوو سەر بکەوێت بۆیە لە کۆتاییدا وەکو کا حەسەن ئاماژەی پێکرد پارتی لە لیستی برایەتیدا زاڵ بوو بەسەر دۆخەکەیە و دوازاریش کەم دۆخەی کەرکووک کە خوڵقا و فرسەتێک بوو بۆ ڕاکانجبوری بۆ وەکالەت تا ئەمڕۆ بمێنێتەوە لەبەرەوەی کە ئەنجومەنی پارێزگا سێنزان دامی ئەنجومەنی پارێزگا کە بەشێکیان یەکگرتووی ئیسلامی بوون و لە هەولێرمانەوە ئیمتنایان لەوە کرد بێنەوە کردووە ئەجینا ئێستا ئێمە ڕاکانجبوری تەمەنی 6 مانگ نابوو لە وەکالەتەکەی لە کەرکووکە پارێزگار هەر کەرکووکە بوو بۆیە زۆر ڕەشبین نەبین بەرامبەرەوە پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزە سیاسیەکان و کورد پەروەران لەم شارە کار لەسەر ئەوە بکەن کە بەڵێ واقعی کەرکووک ئێستا ئەوەیە چاوی ئەقلیمی لەسرە چاوی سونەکانی لەسرە چاوی پارتی لەسرە چاوی زۆر شوێنی لەسرە بە دژایەتیکردنی یەکێتی دەبێ ئێمە کار و بەرنامە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە بێ کە بتوانێت خۆی ئامادە بکات بۆ ئەنجومەنی پارێزگا یەکێتی هیچ پرۆژێکی هەیە کاگێ شێرزاد لەو ڕۆوە ئێوە لە کۆبوونەوەتان لەگەڵ لایەنەکانی دیکە لە کەرکووکە لە چەند ڕۆژی ڕابردوو بەڕێوەچوو چیتان باس کرد چیتان وت بە چ پێشنیارێکاتنە دەرەوە بەڕاستی بۆم دۆخی ئێستا بە تایبەتی کەرکووک من بۆ خۆم بەشدار وەکو بە پێی پیشەکەی خۆ من بەرپرسی بەشی هەڵبژاردننی مەڵبەندم دارە کۆبنەوە پێویست زۆری پێیوەست نەبووە تەنها بە دۆخی کەرکووکەوە بۆ چارەنووسی دوورنمای کەرکووک بەشێکی پەیوەندی بە یادوبۆنەکانی مانجی ئازارە لە کۆبنەوەکەش هەرچەند بەشدار نەبوومە بەڵام بەشێکی بە خۆ ئامادەکاری بوو بۆ یادکردنەوە یادەکانی مانجی ئازار بەگشتی چی بکەین خۆشبەختانە حیزبە کوردستانیەکان لە کەرکووک دەستگە لە پارتی هەمویان یەکدەنگ و یەکدەسن لە کەرکووک ئێستا نەک ئێستا ماوەیەکی زۆرە کە یەکدەنگ و یەکدەسن بوو یەک خەمن بۆ چارەنووسی کەرکووک بۆیە ئومێ دەکەین لە ئایندەیە هەموو بژاردەکان بە قازانجی جەماوەری کەرکووک و یەکێتی و حیزبە کوردستانیەکانی کە تا ئێستا لە کەرکووک یەکدەست و یەک ڕەنگ بوونە ماونەتەوە بتوانین و بەرنامەش هەیە بەڵێ لە بەرنامەی یەکێتی ئەوە خۆتان زۆر جوان دیقەت لە هەموو بەیانێکی یەکێتی نیشتیمانی کوردستانە دەن 2000 هەباڵ ئاسۆمامەند کە سەرپەرشتیاری مەحوەری کەرکووکە بەگشتی کەرکووک سەلاحەددینە کە 4 مەڵبەند دەگرێتە خۆی دووز و داقوق و دووبز و کەرکووک هەر لە دوا بەدوای دەست بەکاربوونی وەسفی العاسی وەمانەوەی ڕاکانجبوری و بەیانێکی وازحی دەرکردووە ئێمە کە بە هیچ شێوەیەک دەست لە کەرکووک هەڵناگرین و دیارە ئەمە پەیامێکە کە زۆر بوارەگرێتەوە ئێمە ئامادەکاری تەواومان هەیە و هەمیشە لە خەمی ئەوەدان کە بە هەر جۆرێک خۆتان نەزان پرۆسی سیاسی لە عێراقدا هەڵبژاردنە لە هەر هەڵبژاردنێکی ئایندەدا ئێمە هەڵبژاردنەکان بە ئاراستەیەک بێ بە قازانجی گەڕانەوەی شکۆی کورد بێ لەم شارە بەگشتی و چاوی تەماعی ئەوانە دوور بخرێتەوە لەسەر کەرکووک وە خاڵێکی تر کە لە پەیامەکانی هەواڵ
پاڤڵ تاڵەبانیدا کە سوورە لەسەر مەسلەی کەرکووک و ڕەنگە خۆتان نەزانن بەشی زۆری تێکسوونی ئەو دۆخە یا ئەو پەیوەندیەی کە ئێستا لە بەغدا دروست بووە یان یەکێتی نەچۆتە ناو ئەو تەحالوفەی توولاتیەی کە ئێمە پەیوەندیمان لەگەڵ سەدرەکان زۆر باشتر بووە لە هەموو کاتێک لە پارتی زۆر باش لەگەڵ سونەکانە پەیوەندیمان باش بۆ گەچێتی نیشتمانی کوردستان بەڵام یەکێ لە خاڵە ناکۆکەکانمان مەسلەی مانەوەی ڕاکانجبوری بووە لە کەرکووک و نەچوونی بۆ بەغدا و مەسلەی کەرکووک بووە بۆ یەکێتی قوربانی بە کۆمەڵێ دەستکەوت داوە لە پێناوی کەرکووکە و ئامادەیە زیاترش قوربانی بە کۆمەڵێ دەستکەوت بدات بەڵام مەسلەی هەرێمی کوردستان ئەوە چونکە پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکەوە هەیە لەو ناوسەیە ڕەنگە تێکچوونی دۆخی پەیوەندی نێوانێکێتی پارتی کاریگەری لەسەر زۆر مەسلەی تر هەبێ بۆیە پاراستوێتی ئەوەش لە هەمان کاتە زۆر باشە دەست خۆش دێم و خزمەت جەناب بۆ دووە وتە کاگێ حەسەنیانی بۆ نمونە ڕێگە چارەیەک هەیە لە دەستوری هەمیشەی عێراق مادەی 140ەوە لە سەردەمانی ڕابردوو بینیمان ینی کۆمەڵی قۆناغی باش لەو مادەیە جێبەجێ کراوە توانرا تا ڕادەیەک ینی بەهۆی ئەو مادەیەوە دۆخی کەرکووک ئارام بێت و توانرا تەوازنێکی ژەنێوان پێکاتەکانە پارێزرێت پەنابردنەوە بەر مادەی 140 و ئەکتیڤکردنەوەی ئەو مادەیە و هەندێک هەموارکردنەوەی ئەو مادەیە لە پێناو بەرژەوەندی کەرکووک و کەرکووشیەکان و هەروەها لەگەڵ سەردەمەکەدا بگونجێنرێت پێ دوایە چارەسەری دۆخی کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکانەکە ئەمە ینی بەڕاستی چی بۆ یەکێتی یان بۆ پارتی دیموکراتی کوردستانی هەیەزیی کوردی و کوردستانی دەبێ بگەینە بڕواایە کە ئەو شەرم و ترسە و پاشەقشەی کە لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر و تا ئێستا بەردەوامە دەبێ بیوەستێنی یعنی بەڕاستی ئێمە بەردەوام لەم 4 ساڵە لە پاشەقشین لە کەرکووک و تەواوی ئەو شار و شارشکایە دەبێ ئەمە ڕابگرێت کورد بە ئیرادەیەک ئەمە ڕابگرێت و قۆناغی هێڕشکردن دەست پێ بکات نە کێڕشی مەبەستم چەکداری یعنی هەموو کارتەکانی بەکاربێنین یەکی پێش هەموو شتێک بۆ بردنەوەی ئەو ناوچانەوە بۆ دەستپێکردن گەڕانەوە بۆ ئەو ناوچانە بەهێز ئەوەی ئەبێ کورد تەواوی هێزەکان مەسەن ئێستا ئەو کۆبنەوەی کە دوێنە لە کەرکووک و ئەمڕۆ لە خورمات و لە نێوان هەموو هێز سیاسەکانە کراوە لانی کەم بۆ یادەکان پێکەوە من هاوبەش بن لە کۆمەڵێشتا بری ئەمە پارتی دیموکراتی کوردستانیشی تێدا بەستمەیانی یعنی خاڵێکی هەرە گرنگ کورد دەبێت لە نێو ماڵی خۆیەوە دەست پێ بکات دەبێت چۆن بووە باجەکەی چۆنە دەبێت ئێمە جارێکی تر بۆ ئەو ناوچانە یەکڕیزی دروست بکەینەوە ئەمە خاڵێکی تر کە زۆر گرنگە دیقەتی ئەزمموی ئۆکراین بێ بەرامبەر ئیمپەراتۆریەتێکی گردووە بەو هەموو ترسانە ئەسکەریەی کە هەیەی ڕووس باشە ئەوە چییە ئیرادەی یعنی ئیرادەیە مەسن تۆ گەلێکی قارەمانت هەیە بە تایبەتی لەو ناوچانە ئامادەی هەموو گیانفیداکاری و گیانبازیەکە باشە دەستورت هەیە کورسی و دەنگت هەیە باشە هێزت هەیە باشە ئەم کارتانە پێویستە بیجوڵێنی و پێویستە کاری پێ بکە خەڵک چۆن لەسەر خاچی خۆی شەرم نەبێت چۆن بێدەنگە بێ چۆن پەرتەوازا بێ چۆن یەک ڕیز نابێت چۆن کارتەکانی بەکارنێنی یەکێتر لەو کارتانە مەسەلەی دەستورێ یعنی بەڕاستی زۆر منم بابەتە ئەو ڕژێنم کورد و شتی لەبەردەسە یەک دەستورەکە دوو ئەو ئاڵ و گۆڕە لە ناکاوانی کە لە عێراق و لە ناوچەکە ڕۆدن یان ئەم دوو فرسەتە لەبەردەست سوودی لەی چیان بینیوە کورد بەداخەوە ینی کورد بە ئەزمون کە من دەڵێم کورد مەبەستم حیزبێکی دیاری کراو نییە کورد بە ئەزمون لە فرسەتەکان لە هەلەکانە مۆفق نەبووە ئەگەر تۆزێکش دەسی لە شتێک بند بوو بێت دواتر بەو ناکۆچی و ململانیە ئەوەشی لە دەست پێ دوای خۆخۆری نێمە لە ناو خۆمانە بەشێکە لە کولتوری کورد خۆخۆری بەداخەوە ناجۆری و ئەمانە هەمووی بەش بەداخەوە بۆتە بەشێک کولتور بە تایبەتی لە ئەدەبیاتی سیاسی ئەمە کاکڕێ بچۆ خوێندنەوەیەک بۆ ئەدەبیات و مێژووی هەموو هێزگەلەکانی کورد بکە لە سەردەمی من نشینەکانەوە تا ئێستاکە پێشووتریش پێش من نشینەکانیش ئەگەر کورد ماڵۆشکەیەکی هەبوو بێت دیقەت دەچەند ململانی و ناکۆچی تێدا بووە ئەمە بۆتە ویراسا و بۆتە بۆ ماوەیی بۆ ئێمە و بەردەوام زەری یعنی حەزەکەم سیاسەکان و هێز سیاسەکان و خەڵکی کوردستان ڕابێنین وەکو عارب نەکەین
عرب بەردێک لەو ئاسمانە بێتە خوارەوە نیە ئەڵێەوە جوولەکە کردوێتی ئێمەش هەچی شتێکمانە بێڵێنەوە دوژمنەکانمانە وەرە جاری با محاسبەی نفسی خۆمانکەن هێزە سیاسەکانمان وە لە ڕووی مێژویی و هەسەنگاندنێ بکەین وە لە ڕووی هەڵوێستەکانەوە بزان چەند لەسەر ئەستۆی خۆمان چەند بەرپرسین لە پاشەکەوت و لە دواکەوتن و لەو کێشانی کە بەسەر گەلی کوردستان هاتووە بە درێژایی مێژوو بە ئێستاشەوە بینیتە ئێستا لە 1003 ماین لە سەرەتای 1003 ماین بینیتە کورد چەند ناکۆکە بینیتە کورد چەند کارتی حزب و کارتی کەس بەکارێنێ لە بەرامبەر دوجار زەرمەندی گەورە خاک و گەلەکەمانە کەواتە یەکگرتو نەبین یەک ڕیز نەبین بمان کەن بە ئەمبەڕاتۆریەتێک شەڵەوە شەیدەوە دوامە دەمەوێت لەم بارەی ژۆم لێ دو پەیام ئەوەتانێ بەڕاستی ئێمە کارتی دەستور هەیە محکمە دادگای باڵای فیدرالی چۆن ئێستاکە لایەنەکان بەکارهێنن دەبێت کورد دەیان کەیسەیە هەم حکوومەتەکە هەم هێزە سیاسەکان هەم پەرلەمان پەیوەستن بە مافی کوردەوە کورد نەیتوانیە ئەو دەرگایە بکوتێ دەبێت لەسەر ئەو کەیسانە هەمووی کورد بچێت لەوێ سکاڵا تۆمارکە و ڕێگە نەدەین بە شێوەیەکی ئینتقایی مامەڵە لەگەڵ دەستورا بکەین ئەمە خاڵیچە خاڵێکی تر هەر یەکێک لەم هێزانە دەبێت دۆستەکانی لە ناو عێراق و لە دەروجیران و لە ئاسی نێودەوڵەتیە بەکار بێنێت بۆ ئەوەی بە قازانجی خەڵکی کوردستانە بکەوێتەوە سەرەتا نەتیجەکەی کەواتە لێرەوە من تکایە ینی ئەوەی کە زۆر گرنگە جارێکی تر دەڵێم هەموو نەوەیەکانی رووسیا و ئەمریکا بخەنە بەردەستی قیادەی کورد و بخەنە بەردەستی ئەم هەرێمە ئەگەر یەک ڕیز و یەکدەنگ نەبین هەمووی وەکەوەتە هیچمان نەبێت کەواتە کورد دەبێت پێشە مشتێ ماڵی خۆی ڕێخاوە ئومێ دەکەین بۆم قۆناغە بۆ کەرکوو چونکە کۆمەڵێک هەڕەشە و مەترسی لە پەناد دیارن لە ئاسووا دیار نەمانە یعنی کورد باشتر وایە بۆ هەر ئەگەر دۆخی دنیا شێوە جەنگی جیهانی سێم ئاماژەکانمان تۆ لە دەرگای جەنگی جیهانی سێمدای بە ئاشکرا سەرکردەکانی تورکە ڕەشاکەن و دەڵێن لە ساڵی داهاتووە پەلاماری ویلایەتی مووسڵە دەین باش ئەوە دۆخی عێراق ئەوە دۆخی ئەمنیە تۆ هاتوویتە لەناو ئەم فەوزا گەورە جیهانی و ئەقلیمی و عێراقیات و هاتوویتە تازە لەسەر پۆستێک یان لەسەر بابەتێکی زۆر بچووک هاتوویتە ململانەی حیزبی تۆخەکەیتەوە ئەوە لە کوێنەوە سەرکردانە لە کوێنەوە حیزبە سیاسیانە کە قوربانی بدەن کە من هیوادارم یەکێتی نیشتمانی کوردستان چۆن لە ڕابردووشە قوربانی داوە ئێستش بە سەخاوەتەوە قوربانی بدا و ئامێزی بکاتەوە بۆ هەموو هێزەکان کە ئێستاکە خەریکن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانیش بۆی کورد لەم قۆناغا مەترسیدارە بۆ هەموو ئەگەر و پێشاتەکان بۆ هەموو پرسەکان یەکدەنگ و یەکڕەنگ دەستەکانت خۆش بە کاک حەسەن کاک شێرزاد دوا سەرنج و پەیامی بەڕێزیشە دۆخی کەرکووک هەموو کاتێک پێویستی بەوەیە کە یەکڕیزی و یەکدەنجی نێوان هێزە سیاسیە کوردیەکان بەدی بێ بەڵام من بەش بە حاڵی خۆم وەکو ڕێی شەخسی خۆم ناومێدم لەو بەدیهێنانی ئەو یەکڕیزیە دەبێ بەدیلی ئەوە خۆ ئامادەکردن و هەوڵدانی زیاترە بۆ دەستگرتن بە خاکەوە و هەوڵدان بۆ هەڵبژاردننی ئایندا بتوانین ئێمە دۆخی کەرکووک بۆ ئاراستەیە چاک بکەینەوە کە لە ئاستی تمۆحی ئەو خەڵکەدا بێتکە وەکو وتمان چاوی ئەقلیمی لەسرە و کەرکووک زۆر بەهێزەوە سونەکان چاویان لەسەرەتی و تا ئێستا دەستیان بە پارێزگارەوە گرتووە و پارتیش چاوی لە هەموو دەسەڵاتێکە لە ئەگەر قایمقامیەتێک قەزایەک هەبێت لە یەکێتی پارتی لەسەری ململانێ بکەن ئەو چاوی لەوەیە کە قایمقامەکە بۆ ئەو بێ ئەوە تاوە لە بەغدا دەرکەوت بە شێوەیەک تەعامل لەگەڵ ینی بووینە بە مەخسەرەی کەناڵە عەرەبیەکان مەسەلەی یەکێتی و پارتی و کاندیدی سەرۆک کۆمار و ئەوانە کە ئەوە زۆر مزاحمەکردنی یەکێتیە و ئستحقاقی یەکێتیە لە بەغدا وە تەسەورەکرێت لە ئایندەدا بۆ کەرکووک لەوە خراپتر بکە بە لێستەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەکاری باشیە بێ بۆ ئەو دۆخەی کە دێتە بەڵێ کاک شێرزاد پارێزگاری کەرکووک زۆر سپاس بە برای بەڕێزمان کاک شێرزاد سەمەد کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ستۆدیۆکان مەرە شاری کەرکووک لەگەڵ ماوە سپاس بۆ کاک حەسەن بارام چاودێری سیاسی کە لە ستۆدیۆ لەگەڵ ماوە سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێن شەوی پانۆراما پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ